ئامادەکاریەکان بۆ یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق لە خولی شەشەمی یاساداناندا بەردەوامە بڕیارە ئەسبێنێ 12 نیوەڕۆ کاتژمێر 12 نیوەڕۆ دانیشتەکەی پەرلەمان بەڕێوە بچێت بە گوێرەی مادەی 54 دەستوری عێراق دەبێت بەتەمەنترین پەرلەمانتار سەرۆکایەتی یەکەم دانیشتنی پەرلەمان بکات. بەو پێیە عامر فائیس کە تەمەنی 77 ساڵە سەرپەرشتی یەکەم دانیشتنی پەرلەمان دەکات و هەروەها دەبێت لە دانیشتنی یەکەمدا هەردوو جێگری سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرێت دەروە لە دانیشتەکەی سبەینێدا بەپێی کارنامەی پەرلەمان سەرجەم ئەندامانی پەرلەمان سوێندی یاسایی دەخۆن. هەر لەو چوارچێوێدا کەمێک پێش هێستا لایەنە سونیەکان کۆبوونەوەی خۆیان دەست پێ کردووە بۆ یەکلاکردنەوەی کاندیدی پۆستی سەرۆکی پەرلەمان لە ماڵی خەمیس خەنجەر سەرۆکی هاوپەیمانی سیادە کۆبوونەوەی لایەنە سونیەکان یاخود ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سونەکان بەڕێوە دەچێت. لە کۆبوونەوەکەدا محەممەد حەلبوسی سەرۆکی پارتی تەقدم و هەروەها موسەنا سامەڕایی سەرۆکی هاوپەیمانی حەزم و سەرۆکی هاوپەیمانی سیادە خەمیس خەنجەر بەڕێوە دەچێت. عامر عەزاوی ئەندامی هاوپەیمانی سیادەیە قسەی بۆ کردین قسەی بۆ ڤار کرد بە گوێرەی زانێرەکانی عامر عەزاوی لە ئێستادا موسەنا سامەڕایی بەهێزترین کاندیدی سونەکانە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان، بەڵام تا ئێستا یەکلا نەبووتەوە. ئاخۆ لە دانیشتنەکەی سبەینی پەرلەمانی عێراقدا لایەنە سونیەکان یاخود ماڵی سونەکان بە دوو کاندیدەوە بەشداری دەکەن یاخود ئەم شەو بڕیاری کۆتایی دەدەن و بە یەک کاندید بەشداری لە دانیشتنەکەی سبەینە دەکەن. هەروەها بەر لە عامر عەزاوی علی محمود قسەی بۆ میدیا عێراقیەکان کردووە کە ئەندامی پارتی تەقەدومە بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی ئاماژی بۆ کرد کە لایەنە سونیەکان لەم خولەی پەرلەماندا خاوەنی 72 کورسین، لەو 72 کورسیەش هاوپەیمانی یاخود پارتی تەقەدوم بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی 35 کورسی پەرلەمانی هەیە و ئاماژی بۆ کرد تا ئێستا کاندیدی بەهێز بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسیە و بەهی شێوەیەک تا ئێستا سازشیان لەسەر پۆستەکە نەکردووە. هەروە ئاماژی بۆ کرد کە ئەو دەنگوانەی باس لە کاندیدبوونی هەیبەت حەلبوسی دەکرد لە جێگەی محەممەد حەلبوسی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی پەرلەمان دوورن لە ڕاستیەوە هیچ بنەمایەکیان نییە.